سێ مانگ لەمەوبەر بە بڕیارێکی حکوومەتی هەرێم ڕێگا بە دانیشتوانی چۆمان و باڵەکایەتی درا خان و شوێنی نیشتە جێبوونیان تاپۆ بکەن، بەڵام بە یاسایەک تەواوی دانیشتوانی باڵەکایەتی بە زیادەڕۆیکردن بۆ سەر مڵکی حکوومەت و شارەوانی هەژمار کرا. بۆ هەر مەترێک زەوی لە سنتەری قەزای چۆمان 15,000 دینار و لە سنتەری ناحیەکانیش 10,000 دینار دیاری کرا. بۆیە هیچ هاوڵاتیەک داواکاری بۆ تاپۆکردن پێشکەش نەکرد. بە پێی بڕیارەکەش دوای ئەو وادەیە دانیشتوانی سنوورەکە مافی داواکردنیان نامێنێت. داوامان هەبووە ڕوونکردنەوەمان دایتە سەر و لە ڕێی وەزارەت و پارێزگا و ئەوانەکە نرخەکە دەبی جیاوازێکی زۆری پێ بکرێتن، چونکە نرخی زەوی لێرە لە چۆمان زۆری فەرقە لە شوێنێکی وەکو سۆران، دەوروپشتی هەولێر، شەقڵاوە ئەکید فەرقی زۆر لۆیە. پێویستە یاسایەکە لەو ڕووە هەندێک مادە یاسایی پێویستە گۆڕانکاریان لەسەر بکرێت لۆی خەڵکەکە بتوانیتن بەپێر ئەو یاسایە بێتن و داواکاری خۆیان پێشکەش بکەن و ئەو گرفتە یاساییە چارەسەر بکرێتن. بە بڕیاری نەوەتی ساڵی 1975 حکوومەتی عێراق دوای ڕاگواستنی ناوچەکە مافی خاوەنداریەتی لە زەوی و شوێنی نیشتەجێبوونی لە خەڵکی باڵەکایەتی ستاندۆتەوە. پشتبەست بەو بڕیارە هاوڵاتیانی باڵەکایەتی کاتێک مڵکەکانی خۆیان بەکارهێناوە بە مەبەستی شوێنی نیشتەجێبوون سەرپێچیان کردوتە سەر مڵکی حکوومەت بەو پێی هیچ خاوەنداریەتیان نییە. زەویانین کە لە سنوور شارەوانەکان دەبێت سەرەتا هەمویان ئیتفا بکرێن، ئەوەی کە بەناوی شخصەکانە قەرەب بکرێنەوە، ئەوەی کە بەناوی حکوومەتە هەر ئیتفا من بەناوی شارەوانی بکرێن. ئینجا شارەوانی بتوانانی نووسراوەگەیان شتێک بکات بۆ تاپۆیت بۆ ئەمە ڕێکارە یاساییەکان بکەین بەناوی خەڵکی تۆمار بکەین. بە تاپۆکردنی زەویەکانی هاوڵاتیان لە سنووری سەرۆکایەتی شارەوانی چۆمان قسە و گلەی و ڕخنەی زۆری هاوشاریانی دروست کرد. بۆیە نوێنەرانی پەرلەمانیش لێرانە داوایان بەرز کردوەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەوێش درایە ئەنجومەنی وەزیران کە یاسایەکە دانرا بوو بڕیارەکە 120 ڕۆژ بوو کە یاسایەکە هەموار کراوە. دیسان بڕیارێکی دی لۆ پێ دەرێتی تۆ لەلایەن وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی وەزیرانەوە. جێبەجێکردنی ئەو بڕیارەی چۆمان و باڵەکایەتی بە زیادەڕۆ هەژمار بکرێن درێژە پێدانی هەمان بڕیارەکەی ساڵی 1975 ڕژێمی بەحسا کە دژی دانیشتوانی سنوورەکە دەری کردبوو. بۆیە هیچ هاوڵاتیەک ئامادەیی نەبوو لە چوارچێوەی ئەو بڕیارە داوای جێڕانەوەی مافی خاوەنداریەتی بکات. دوای ئەو وادەیەش مافی داواکردنی نامێنێت وەک زیادەڕۆ بۆ سەر مڵکی حکوومەت مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.